پرۆژەی شەقامی 120 مەتری لە هەولێر کە لە ئێستادا بەشێکی ئەو پرۆژەیە تەواو کراوە و بەشێکی زیاتری ئەو پرۆژەیە بە ناوتەواوی ماوەتەوە و کارکردن بۆ تەواوکردنی پرۆژەکەش بەردەوامە. بەشێک لەو گەڕەکانی نزیکن لەو پرۆژەیە کێشە و گرفتیان هەیە. داوا دەکەم پەلە بکرێت لە تەواوکردنی پرۆژەکە چونکە ساڵانێکی زۆرە شەقامی 120 مەتری لە هەولێر بڕیاری دروستکردنی بۆ دراوە. ئەگەر تەواو نەکرێت ئەوها ببینێتەوە ئەو تۆز خۆرە ببینەوە ڕۆژە و شتەشی لێ بکەن ئەوها ڕابگیرێ حتمان زیانی هەیە جادەکەش هاوڵاتی بەسەر دەکەوێت ئەگەر ئەوهابی تەواو بکرێت لە خزمەت هاوڵاتیاندا زۆر باشترە. پێنج حەسارۆکە ئەو جادەی کورد ئەوەی پێدەرێت 120 پێدەرێت هەموو ئزدعامەج گەلێک زۆر لەسەر منتقەی حەسارۆکان پێنج حەسارۆکان ناوی چیە ڕێگای بنەسراوە هەم لەسەر خەتەیە. قەرەباڵغی و هاتوچۆی زۆری ئۆتۆمبیل لە نزیک ئەو گەڕەکانی پرۆژەی شەقامی 120 مەتری تیادا جێبەجێ دەکرێت بەردەوام کێشە و گرفتی ڕۆژانەیانە. دانیشتوانی ئەو گەڕەکانش بە پێویستی دەزانن بۆ کارکردن لەو پرۆژەیە ڕەچاوی دانیشتوانی سنوورەکە بکرێتن و هەوڵیش بدرێت پرۆژەکە بە شێوەیەکی خێراتر تەواو بکرێت. ڕووداوی هاتوچۆی لێرە زۆر یانی زۆر زۆرە بەڕاستیە لێرە ڕۆژێ سیارەکە لێرە چووە ناو دوکانە ینی زۆرە ڕووداوی هاتوچۆگەر زوو تەواوکەن باشە. زیاتر لە 7 ساڵ بەسەردانانی بەردی بناغی پرۆژەی شەقامی 120 مەتری لە هەولێر تێپەڕ دەبێتن و ئەو پرۆژەی بڕیار بوو لە ماوەی 2 ساڵ تەواو بکرێت. بەڵام پاژماوەیەک لە کارکردن کۆمپانیای جێبەجێکار دەستبەرداری پرۆژەکە بوو هەرێمی کوردستانی جێهێشت. بەهۆی زۆری چاوەڕوانی شۆفێران و هاوڵاتیانیش ئومێد کە مەسوودی باش لەو ڕێگایە وەربگیرێت بەهۆی ناتەواوی لە بەشی زۆری شەقامەکە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.